ئەو کاتە و باش ئازیزان وەهاب ئیبراهیمیمە مڕەبی و داوەری ڕسمی فیدراسیۆنی پەروەردەژەندانی ئێران 5 کیلومتران لە بن بەفرێ لە هەوای سفر دەرەجەدا هەڵدەین. ئەو چالاکیەی پێشکەش دەکەم بە ڕوحی پاچی ئەو کەسانەی دەماوەی ئەو چەند ساڵی ڕابردوودا بەداخەوە خۆکوژیان کرد. کۆڵنەدان و بەرخۆدان بەشێکە لە ژیان. هیوادارم هەمووتان لە تەواوی کاتەکانی ژیان لەسەر دوودکەکانی سەرکەوتن ببینن. نابۆ خۆکوژی. بەتانیا جێم مەهێڵن، بەتانیا جێم مەهێڵن، ئەم شەو زریانەم چێنێ، ئەم شەو زریانەم چێنێ، تەموو مژدام دەپۆشێ، تەموو مژدام دەپۆشێ، مانگە شەو دەم ڕفێنێ، مانگە شەو دەم ڕفێنێ، مانگە شەو دەم ڕفێنێ. شارێکتان دەخنکێنن، کێی زانی بەهاریش شەختە و زریانەهێنێ، چاوی لێماندا دەخەڵ چڕۆکان داوەرێنێ، بەتانیا جێم مەهێڵن، بەتانیا جێم مەهێڵن، ئەم شەو زریانم چێنێ، ئەم شەو زریانم چێنێ، تەموو مژدام دەپۆشێ، تەموو مژدام دەپۆشێ، مانگە شەو دەم ڕفێنێ، مانگە شەو دەم ڕفێنێ، مانگە شەو دەم ڕفێنێ.